هاتمەوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر. گەشتی ڤیدیۆی ئەمڕۆمان باسی ئاینێکی نوێ دەکەین بە ناوی مۆرمۆن. ڤیدیۆکی خۆشم دروست کردە لەسەر ناوچەی پەنجاویەک. ئەو خانووی پشتم خانووی هۆم ئەلۆنیا. ئەگەر ملیۆنێرشبی ناتوانی ئەستێرەی لێرە بکڕیت. ئەو مەکدۆناڵدای پشتە من یەکەم مەکدۆناڵدا لە هەموو عالەم. ڤیدیۆ جارەمان لەسەر ناوچەی پەنجاویەکە. لە ڤێگاس چاوەڕێنی ڤیدیۆکی نوێ بن. ئەو تاری پشتە منەوە تاری سەرۆک بوو. ئەوە سەر ڕووی باخیرەکەیە. طبعاً لەو سەحرایە گە 3 سەعاتەوە بڕۆی 4 سەعاتەوە بڕۆی ناگەیەکی چێت. ئەوە قەبرەکەی محەممەد عەلی کلایە لە شاری لوڤێر لە ویلایەتی کێنتاکی. جادەکەیە کە بەناوبانگترین جادەیە تقریباً هەمڕێم لەو ویلایەتەی. بەزان ئەو وشەیە باڵێن ئەو خانە بچووکە هەمانە خانەیەکەوە ئیبراهیم لینکۆن تێدا لەدایک بووە. ئەو تیارە دەیبینن هەمان ئەو تارەیەکەوە ئەو بۆمبە ئەتۆمیەی سەر شاری ناکازاکی و هیرۆشیمای یابانی بەرداوە.